کوردستان ئێستەمە لە مانگی بانگەشەی هەڵبژاردنین بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لەسەر شەقامەکانە بینین لە سۆشیال میدیا و تەلەڤیزۆنەکانە بینین دنیایەک کاندید و لیست خۆیان عەرزەکەن و قسە ئەکەن و وعدەدەن و هەر یەکە و بە جۆرێک ئێوێ دەنگ کۆکاتەوە لە دەنگدەرانی هەرێمی کوردستان. ئێمە وەکو موسڵمان بزانین بابەتی دەنگدان و دەستنیشانکردنی نوێنەری ڕاستەقینە و کەسێک کە شیاو بێ هەم بۆ دینمان هەم بۆ ژینمان، چکە گرنگە بەڕاستی ئێمە نابێ هەر بیر لەوە بکەینەوە ژیانمان چۆن بێ، لەو گرنگترەوەی بزانین دینیشمان چۆن بێ و لە لایەکی دیکەشەوە نابێ هەر بیر لەوە بکەینەوە بڵین دینمان چۆنە بێ خۆ بێ ژینیش لەگەڵیا هاوتەری بکەوا بێ ئەبێ ئێمە نوێنەرانێک کەسانێک هەڵبژێرین جا بۆ ئەم بابەتە بێ کە ئێستا ئێمە تیایدان یا هەر بە شێوازێکی گشتی لە هەر شوێنێک تان لە فەرمانگەیەکە لە ژوورێکە لە گەڕەکێکە بۆ ئیشێک کاتێک ئەمانوێت کەسێک هەڵبژێرین بیکەینە بەرپرسیار بیکەینەوەی کە ئیشی ئەو خەڵکە ڕاپەڕێنە بزانینە بێ ئەم کەسە مواسەفات و با بڵین تایبەتمەندەکانی چی بێ بۆ ئیسلام لەسەر ئەم پرۆسەیە چی وت و قسەی چییە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخواز ئەم تەورەیە گفتوگۆ قساکەین کە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵ مامیان مامۆستا جان بەخێر بێت. خی گەورە سەلامەتە وەجەزاکم الله. ئێمە موسڵمان مامۆستا ئەبێ هەر هەنگاوێگەنین وەکو بڵێ یعنی بە شەرعی خۆمان بیپێوین بزانین وانە بزانین شەرعیە شەرعینی ئایا شەرع لەسەر ئەمە چی وتووە چی نەوتووە بۆی کە ئەو هەنگاوی ئەینین خێرمان لەسەری دەستکەوێت وانە با بینە سەر پرۆسەی هەڵبژاردن بە شێوازێکی گشتی دەستنیشانکردنی کەسێک بۆ ئیشێک لە ئیسلامە شتێک هەیە ناوی هەڵبژاردن و دەستنیشانکردنی نوێنەرێک بێ هەڵبژاردننی بێ یا نەخێر شتیوان نییە و ئەمە بیدعەیەکە و دروست کراوە و ئێستا داهێنراوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وسيد المرسلين حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة خوي جورا لا بريستان ولا سرجم بينران وبيسران بيت خوي جورا أم بروسي البجارنا بكاتا ماي خير بو عامي عراق وبتايبت بو إمي ملتي كرد ديارة وكو جنابة باسكر إمي مسلمان دينه كمان وايا خوي جورا فرمي وكل شيء فصلناه تفصيلا خوي جورا فرمي هرچی شته به تفصیل بوم باس کرد یعنی شتێک نییە خوي پەروەردگار بووی باس نەکرد بێتین ناکرێ بابەتێکی هەستیار و گرنگی وەک دەنگدان کەسێک بڵێ هیچ لە دینا باس نەکراوە دەربارەی حتمەن شتمان زۆرە لەو بوارەوە کە ئاماژە بە هەندێکیانەکەین. بابەتی دەستنیشانکردنی برا گەورە و مەسئول و بەرپرس بابەتێکی حەساسە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتی ئینسان بە تایبەت لە وڵاتی ئێمەیە. خەڵکێک تا ئێسێش خەڵکێکی زۆر هەیە ئاگای لەوە نییە کە سیاسەت بەشێکە لە دینداری ئینسانی موسڵمان کە من باسی سیاسەتەکەین یعنی سیاسەتی ڕاستەقینە. ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێ کە لە سەدەی هەشتی کۆچی ژیاوە کتێبێکی نووسێ بە ناوی سیاسەتی شەرعیەوە فەرمێ دوو جۆر سیاسەت هەیە، سیاسەتێکی ڕێکوپێک و عادلانە و دادپەروەرانە کە خزمەتی دین و ژینی خەڵکەکە ئەمە سیاسەتی هەموو پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێت. جا ئەسەلای هەندێک خەڵک بڵێ پێغەمبەران سیاسەتیان کردو پێیان سەیرە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ کانت بەنو ئیسرائیل تەسوسهم الأنبیاء ئەفەرمێ بەنی ئیسرائیل سیاسەت و بەڕێوەبردننی کاروباری وڵاتیان بەدەست پێغەمبەران بووە تا پێغەمبەران کاروباری خەڵکیان بەڕێوە بردووە و بۆیە ئەم حەقیقەتە زۆر جار کافرەکانی زانیویانە بۆیە زۆر جار کافرەکان بە پێغەمبەرەکان و تۆ ئەتەوێ يريد أن يتفضل عليكم لناويك أيانود أم پیغمبرك دعوة بانوازي وكابو أويتي ككاروباري إيوه بقريت هدست يان پیغمبر موسى عليه السلام بفرعون يوت أن أرسل معي بني إسرائيل بني إسرائيل لجير كنترول دا صلاتي منابن كواتا بري وبردني كاروباري خلق بشيك لدين داري إنسان بلام لقل ويا سياستي تري شوت وظالمان وفرتوفيل وأوانا هي كتاچی ئێمە تەمەنی من و ڕەنگ بێ باوکیشم و ئەوانە لەوەتی سیاسەتیان بینێ و سیاسەتێکی ناعادلانیان بین و بۆ ئێستش بڕۆ لە خەڵکێک پرسە بڵێ سیاسەت چێڵێ سیاسەت فرتوفێڵە بۆی پێی وانێ مامۆستای ئاینی باسی سیاسەت کە یاخود نابێ ئەوەی دیندارە باسی سیاسەت کە ئەمە هەڵەکە لێرەوە سەر چاواگرێ یعنی ڕەنگ بێ ئەو کەسە کاڵێ سیاسەت فرتوفێڵە و ناڕاستە و هەمووی درۆکە بەشێک لە قسەکانی ڕاز بێ بەشێکی چکە ئەو باسی واقعەکەی خۆیەکە باسی ئەسڵەکە ناک. بۆی لە ئاینی پیرۆزی ئیسلامە مادام بەڕێوەبردننی کاروباری خەڵک بەشێکە لە ئیشی پێغەمبەران
أبي إنسان بزاني شون أيكا خواي پروردگار لقرآن فرمي إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها خواي گەورە فرمي خوا فرماني كردو همو كاروبار و سپاردەکان بدەنەوە بە خەڵکە شایستە ئاهل يعني شایستە ئەو کەسەی شایستەی خۆی بێ. ابن تيمية رحمة خوای لێ بێ کە مامۆسای ابن القيمة كتابي سياسي شرعي لسر أم آيات بنياتنا أم آيات آياتي دو آياتي سورة النساء كبتفصيل باسي أومان بوكات أو كشيء كاروباري مسلماناني في أسبيري أبي مواصفاتي شون بي جا كاروبارك قشتي بي كوبي ولي أمري مسلمانان كأو مرجو شرطكاني قرسترا ياخد كاروبارك كم تربيه وكو بيغمري خو عليه الصلاة والسلام زۆر جار کە خەڵکیشی زۆر هاتوون بۆ لای فەرمیێت چەند کەسێکتان دەستنیشان کەن هەڵبژێرن بۆی کە قسە لەگەڵ ئەوان ناکەم کە ئەمە دواتر زانایانی ئیسلام نایەنەوە ئەهلی حەل و عەقد. طبعا ئەم بابەتانە ئیشتیبا و تێکەڵایەکی بووە لەگەڵ بابەتی پەرلەمانە چونکە بابەتی پەرلەمان هەمووی مەرجنی ئەم مواسەفاتانی تیاوێت کە ئێمە ئێڵێن. بۆیە هەندێک مسلمان لە هەندێک لایەنەوە کە سەیری پەرلەمانەکە ئەڵێ ئەم پەرلەمانە مادامی غەرب و ئەوروپا و چی و ئەوەیە مادام حکمی زۆری نەئەیخوا و ئەوانە کوفرە و ئەوە. بەڵام ئایا ئەم شوبهەیە لە پەرلەمانی عێراقا وایە؟ ئەوە ئەگەر ئەکرێت دواتر لە باسی گومانەکانە وەڵامی ئەوە بینەوە. بەڵام بەپی ئاەتی قورئان ئەو کەسێک کە ئێمە مسلمان دەستنیشانەکەین مادام لە وڵاتێکی مسلمانن مەرجی یەکەم ێ مسلمان بێ و باوەڕی بە ئیسلام بێ. ئێتر ئەمە زۆر سەیرە بەڵام دیارە سەیرەکە لەوەیە کە من زۆر جار بین لەم شتانەکەمەوە فیتنەیە تاقیکردنەوەی ئەمە. سەیرە مسلمانێکی نوێژ خوێن ئاهلی دین دەنگ بە کەسێکی بێدین بە. دەنگ بە کەسێ بدا کە نوێژ ناکە دەنگ بە کەسێ بکات کە لە ژیانێ لە مزگەوتانەی بینی لەگەڵ خۆی دەنگ بە کەسێ بدات کە تا ئێستا ڕووی ناتوە بەڵێ با قورئان و سونەت منهج و پەیڕۆ و پرۆگرامی ئەم خەڵکە بێ. ئەمە سەیرەکە لەمەیە بۆیە لای ئێمەی مسلمان مەرجی یەکەمە و کەسە بێ مسلمان بێ. تەنانەت لە ناو مسلمانەکانی شابێ بگەڕی پێری ئێوارە پیاوێک پرسیارێک دیماوەسا ئەمانە کامیان پیاو باش یان تیا ماوە قسەکەی زۆر خۆش بوو تۆ پیاو باشی تایە پیاو دەنگی پێ بدا ئەوانە دیارە کابرا سقەی بە من بۆ ماڵی ئەوا بێ وتمی ئینشاڵڵا دوای پیاو باشێکیانە بۆ دەستنیشانەکەم مەبەستم یعنی لە ناو مسلمانەکانە ئەبێ بگەڕێ بیرکەیتەوە لە قیامەتا کام لەم مسلمانانە زیاتر بۆ خوا ئیشەکە. ئەنا خۆسێمە یەقینمان هەیە ئەو دوو لیستی ئیسلامیە بۆ منێ لەم هەڵبژاردنێ لای ئێمە ڕەنگ بێ لە خواریشی تر و ئەوانە هەبێ ئەبێ بگەڕ لە ناو ئەم مسلمانانەیە خزمایەتی و حیزبایەتی ئەومانە نەخوێنیتەوە کامە مسلمانی چاکە دیفاع لە دین و ژینی ئەو خەڵکاکە وە شیاوە بۆ ئەو شوێنە ئینسان دەنگ بەو بە. ماوەسا زۆر جار ئەم بابەتە ینی زۆر بە سادەی وەرگیراوە ینی زۆر احتیمامی پێ نەدراوە لەوەی سەحێکە لێیت و ئانی تاوە بەرپرسیارەتی قیامەتیشی لەسرە ئەم سەحەی کە ئێمە ئەنجامین بۆ هەر کەسێک. بەڵێ بێگومان وەکوتم ئەم بابەتە جۆرێکە لە شایەتی خوای پەروەردگارە فەرمی ئەقیم الشەهادەتە لله یعنی ئینسانە بێ شایەتی لەبەر خوای پەروەردگار بداوە ئەوانە نەک لەبەرەوەی کەسێک بەداخەوە ئەڵێن خەڵک هەبوو بە تایبەتی گەنج بە 25,000 دەنگی داوە هەبووە لەوە کەمتر بە 15,000 دەنگی داوە. ئەمە زۆر گرفتە بۆ ئینسانێکی مسلمان ڕاستە یعنی زۆر گرفتە ئینسان خەمی ئەوەی نەبێ هەر کەسێک هاتە لای سەحێکی لابێ ڕۆژی گوێم لە گەنجێ بوو لە دوای دەنگدانەکە دەنگدانی پێشوو وتی وڵا ئاوا سەیری لیستەکانم کرد دانەیەکیان زۆر سەیریە کردم ئاوا سەحێکم بۆ دەکردم بیا ئیجابەت مەبەستمەوەی ئەمانە زۆر گرفتن بۆ قیام یعنی ئەم سەحە ئەزایی بۆ ئەم کەسە تۆی نەریتە پەرلەمان دوای مانگی چەند ملیۆن وەرەگرێ نازانم ئێستا عێراق موچەکەیان بۆتە 12 ملیۆن پێشتر 25 ملیۆن ئەوانەیان وەرگ باش ئەم پارێ چی لێکە. ڕۆژێ گوێم لێ بوو برادەرێکی پەرلەمانتاری خۆی وتوێتی هیچ شەوێنە بۆ من نەخۆمەوە ێ باشە من دەنگم بەوداوە خۆ بەشدارم لەگەڵ ئەوەی کە ئەو بەو پارەی ئەوە کردو. بۆیە من وتمەمێن لە ناو مسلمانەکانیشە تەماشاکەین ئەم برایە ئەم خوشکە کابێتە پەرلەمانتار ئەو پارەی وەرەگرێ ماڵ و مناڵەکەی کامیان دیندارتر بوو دەنگ بۆیان بە بۆی دواتر گونەحبار نەبی لەسەر ئەوە کە ئەوە ئێستەیشی پێوە بێ پەرلەمانتاری ئێمە خەڵکی ئیسلامی نیوەی موچەکەی بۆ خۆی نییە وانە هەندێک شوێن 150 هەندێکی 160 یان 140 ئەوەی بە پێ ڕێکەوتنن یعنی بۆ پرۆژە خێرەکانی ئەو حیزبەیەتی کە بەشدارە. بە تەئکید ئینسان خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە محاسبەیەکە لەسەر ئەو دەنگی. بۆیە ئەم قسەیە باشترین ڕەت دەبوو ئەو کەسانی لە ئیسلامیەکان کورسی نایەنن ئاجاری وە لە شوێنێک هەڵە با بخۆ ئێوە کورسی نایەنن بیشێنن هیچتان پێ ناکرێت تەبعاً وانە قسەی ڕاست نییە بڵێ ئیسلامیشی پێ ناکرێت. من پێش دنیا خەمی قیامەتمە لە قیامەتە قەرزانی مەڵێم خۆیان من لەبەر تۆ دەنگمدا بەم لیستی ئیسلامیە و دەنگدا بەم برا موسڵمانە بەم خوشکە موسڵمان یعنی جوابی خۆم پێ لە قیامەت. بەڵێ
باش مامۆستا ئەکری ئێمە تەنها یەک دی و هەڵبژێرین بۆ نمونە ئەگەر کاندیدێکی ئیسلامی وەرگرین بەڵێ هەل لە ناو ئیسلامیەکانە لە ئەو هەموو کاندیدی کە هەیە وەک جەناب فەرموود لەوانەیە هەیان بێ زۆر دیندار و ینی ظاهرەن تەقوای هەبێ و لەخوا ترس و کەسێکی وارع بێ بەڕاستی بەڵام لەوانەیە ئەهل نەبێ شارەزا نەبێ یا لەوانەیە کەسێکە بێ ئەو خەڵکێکی اعتیادی ئەمان لێک باتەوە زۆر شارەزا بێ لە ئوموری دنیای و کە ئیشەکەی خۆیان بەڵام کەسێکی دیندار نەبێ صادق نەبێت ئەهلی مزگەوت نەبێ جەناب فەرموود ئایا گرنگە ئێمە کەسەی دەنگی پێدەین هەم پسپۆڕێکی لە ینی بۆ ئیشەکەی ئێمە هەبێ لە دنیاە هەم لە خواترسانیشی هەبێ طبعا بێگومان أصلي قلت ندست علماء ما أتاكنا بلغ قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم بيغمبر يوسف عليه السلام لدولتك أم دولتك ابن تيمية فالمي حكم بقرآن وحديث وشرع وبرنامج إخوانية راس داواك الله بمك برپرسي خزيني ولات لبر أمدو صفة حفيظ يعني دسپاكم دمپاكم پاريزري مال وسامان وسروتي ملتم ولات أو كسانيك لكردستان لم واقعية ست يعني أم صفتين ويمتر لعليم أما لي حفيظ عليم شو كما زور جاربيني ما نبرايك كراوة برپرسي لم كردستان يعني زوري شهر زين أبو ليجي بس شون كحفيظ بو دسپاك وسركوتو بو لكردستان والعراق بس دسپاك بدز ما بسركوتوي شو كما دز حكم معنا وانية أو دعاي باسك أو كساني دروسني أجفرياكين أو كساني دروسني الدنيا بيكشي لو أنا دروسني الدنيا بيبدي دزة لو لاتي إما بس دزي ما كسركوتوي لإيشو كاركته يعني بس دسپاك بوي پیغمبر يوسف فرمي حفيظ فرمي دڵنیابە ماڵی ئەم میلەتەوە بۆ پارێزم اینجا فرمي عليم وشارەزایشم لە بەڕێوەبردننی کاروبارەکە ئەوەی پێغەمبەر یوسف لەو کاتەیە گوتی لەسەر زەوی هەر نەبووە نمونەی نەبووە کە ئیشی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ دوای تەوحید و چەسپاندنی یەکتاپەرستی بریتی بۆ لە خۆشکردنی ژیانی خەڵک پێغەمبەر یوسف ئەگەر بە پێی پێوەری دنیایی بیکردای بۆ ئەو وڵاتەی کاول کردای چونکە ئەو لە سژنا بوو وانە 7 ساڵ یا زیاتر زیندانیان کردو بە ناحەق بەڵام وتێتی من وڵاتەکەی بۆ پاراستووە کردوێتە نمونەیەکی جوانیش بۆ سەرزەوی هەمووی پێویستیش بەوە بوو وڵاتەکەیش وڵاتێکی ناموسڵمان بوون دواتر پێغەمبەر یوسف وەکو ئیبن تەیمیە فەرمێ وردە بۆ خۆی خەریکی دەعوە و بانگەوازەکەی بۆ بۆیە ئەو کەسەی مەدەنگی پێ دەبێ حەفیظ و عەلیم بێ جایزە من پێم سەیرە من ئەو ڕسمانە کە سەیریانەکەم هەنێکیانە ناسم مەژنی هەبووی هەنێکیانە ناسم بە تایبەتی غیرە ئیسلامیەکان عەرەبی نازانن باش ئەمە ئەچێتە پەرچکە من دەرسم پێوتۆ لە مەکتەب تایەتی تەلەبەی خۆم بۆ لە مەکتەب عەرەبی نازانێت چکە نەیزانێ نای خۆی بە عەرەبی بنووسێت باشە ئەمە من عەرەبیم پێوتۆ ماچێتە پەرلەمانی عێراق چییە کا بۆ میلەتی کوردە ڕاست ئەیوانی خۆ تێناگا ئەو تێنەگەیشتووە من جملەیەکم لە تەختەکە بۆ نووسیوە بە عەرەبی لی تێنەگەیشتوە نەیزانە فعل و فاعل لە یەکاتەوە باش ئەمە ئەچێتە پەرلەمانی عێراق هەر ئەگەر کەسێ موسڵمانیش نەبێ واز لەوە بێنە خەڵکی ئیسلامیوانەی کاندیدەکانیم هەموو عەربیزانێکی باشن واز لەوە بێنە باشە باشە خۆمە لە ڕووی دنیاییەوە ئەمە چۆن دەنگی پێدەی چی بۆ میلەتی کورد ئەزانێ قسە بکانە تێگا ئەو تێناگا گرفتی بۆ دروستەکە لەبەرەوە زۆر مهمە حەفیظ بێ کە من یەقینم هەیە ئیسلامیەکان هەموو حەفیظن ئەوانی کە خۆیان هەڵبژاردووە چونکە بەخوا ڕۆژێک دینارێکیان بخواردالیانە کرد بە هەڵا دیناریان نەخوارد و دیناری حرام معنی منی معصوم بن تاوانیانەیە هەڵەیان هەیە ڕەنگە خراپەیەکیان کرد بێ ڕەنگ بێت دەستیان بۆ پرۆژە یاسایەکیش بەرز کرد بێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی حەفیظە و عەلیمیشە عەلیم بۆ پەرلەمانتار چی پێویستە کەسێک ئەگەر چی پەرلەمانی عێراق زۆر پێویستی بەوە نییە وەکو وتم چونکە دەستوری عێراق لە مادەی 2 نووسراوە دەستوری ئەم وڵاتە دەستورێکی ئیسلامیە کەس بۆی نییە یاسایەک دەرکا پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی ئیسلام ئەمە ڕەدێکی باشە بۆ ئەو کەسانەی کە هەموو دەنگدانی ڕاستیانەکەنەوە بۆ گیانێمە ئیسلامیڵێن دەنگدان دروست نییە طبعا لێ پرسە بڵێ بۆ دەنگدان دروست نەڵێ دەنگدان کوفرە بۆ کوفرە ئەڵێ لەبەرەوەی یاسای تایە ئەڵێ با عێراق حەڵاڵکەین دەنگی بۆڵم با بە لە پەرلەمانی عێراق هەشتیوانیە چکە لە پەرلەمانی عێراق دەستورمان هەیە دەستوری 2005 بۆ 2006 نووسراوە تو ئەتوان ئینسان سەیری کا لە گۆگڵ مادەی 2 نووسراوە دەستور عێراق دەستورێکی ئیسلامیە کەواتە لە پەرلەمانی عێراق کەس بۆی نییە یاسایەک دەرکا پێچەوانەی ئیسلام مامۆستا ئەو بابەتەکە پێچوانە بکەینەوە ئەو شتانە چین ئەو چی لە بەرچاو بگرین کاتێکە کەسێکی دیکاڵ نابژێرین کەسێک کە نامانێ بێتە نوێنەریان لەوانەشە بە جۆ لە جۆرەکان ئەم کەسە زەختیشی لەسەر بێت بەڵام ئەبێت ئاگای لە چی بێ بۆی کە ئەم کەسی کە ڕەت کاتەوە و کەسێکی دەستپاک و ئەمین هەڵبژێرێ بەڵێ طبعا وەکو بەرنامە سەراحەتەن بڵین وەکو بەرنامە و لیست جارێ ئەوەی ئەلمانیا بە هیچ شێوە دروست نییە دەنگی پێ بدەی خوایەکەت بەیانی منتان بینی لە لیستێکی ئەلمانیا بووم دروست نییە دەنگم پێ بن
ئەمە ئەگەر بانگەشەی ئیسلامیش پێی ئەگەر بانگەشەی ئیسلامیش کە مادام لیستەکەم علمانی چونکە علمانیت یعنی بێدینی خۆ علمانیت یعنی چی بەڵام ئێتر ئەوە جار بەجاریش خۆی تەقینێ بەڵام خەڵک فریوەدا بۆیە جارێ وەکو لیست بە هیچ شێوە دروست نی ئینسان ئەمە دینە کایڵێم ئەنجا وەکو شەخص ئەو کەسانی ئەم سیفەتانت هەبێ دروست نێ دەنگی پێ بدەیت یەکەم ئەگەر کەسێک کافر و بێدین و دوور لە خوا بێ و دروست نییە بۆ خەڵکێکی موسڵمان مەگەر لە حاڵەتێکە ئەم فتوایشمانەیە لە کتێبەکانە ئایا من لە وڵاتێک بم هەمویان کافرن خۆیان هەڵبژاردووە دروستە دەنگدەم شێخ سعدی لە تەفسیرەکە ئەڵێ دوو کافر بوون کافرێکیان زانیت زەرەری نییە بۆ دینەکەت خزمەت تەکا ئیشت بووەکە دوو کافر بوون موسڵمانە توانی دەنگ بە کافرەکەیان بدەیت کە بێەوەی بێ مەرجەکەمەوە کافر نەبێ موسڵمان بێ مەرجەکەمەوە منافق نەبێت دوو لە ڕژان چون منافق زۆر ئیش تێکەدا ڕاست ئەم علمانیت لە وڵاتێمە زۆربیان منافقن یعنی سێ دێتە لای تۆ خۆی کاتە موسڵمانێکی باش ئەچێتە لای کەسێکی تر خۆی کاتە یعنی مەبدە وشتی نییە ئابرا گوێی لە مەبدە و بەرنامە منافق ئاوهایە لە هەر چۆنەڵێ لە هەر شوێنێکەوە بابێ لێوەشەنەکە ئینسان دروست نییە دەنگ بە منافقدا چکە منافقی شەکەی لێ تێگەدا سێ دروست نییە دەنگ بە درۆزندەی دوو لە ڕووی جەنابتان کە بەداخەوە ئەم کوردستانەی ئێمە دیارە من قسەکانم زیاتر بۆ خەڵکی موسڵمان و نوێش خوێن و ئەوانەیە هەر 4 ساڵ جارێک ئەم قسەیم زۆر جار وتۆ 4 ساڵدارێک دوو لە ڕووی جەنابتان درۆزنێکمان لێ پێیا بێ کۆمەڵی خەڵکی موسڵمانی پێ فریوە درێەوە خەڵکێکی دیش ڕنگ بێ موسڵمان و بانخواز بڵێ کاکەمە پیاوی زۆر باشە دەنگی پێ بدەن دوای هیچی پێ ناکرێت لە شتی پێکرێت هیچی پێ ناکرێت وانە خەڵکێکە لە تقریبا لە 2009 ئەوانەوە دەنگدانەکانی کوردستان و عێراق تێنە کاکەمە زۆر شتی پێکرێت ئەمە شەقی هەیە ئەمە نازام چی هەیە هیچی پێ نەکراوە بەس لە فیتنە گەورەکەیان دوای موسڵمانەکە دۆڕانوێتی یعنی ئەم موسڵمانە دەنگێکی داوە بە کابرای علمانیات دوو لە ڕێوە درۆزنیا منافق هیچی پێ نەکرا باشە لە قیامەت تا جوابی خواچێ بۆی بێت تەوبە بکە ئەو کەسە ئەو کەسەی دەنگی پێدەین ئەبێ دوو لە ڕووی جەنابتان درۆزن نەبێ و ڕاستگۆ بێ کە ئەوە بێ ئەم جاروی کەوتم دز نەبێ دز بە کەڵکیەوە نا ئینسان لە شایدشا دز کە ئەم دزانە لە وڵاتی ئێمەیە علمانیت لە وڵاتی ئێمە بە ئاشکرا دزیەکەن ئێستا دەنگواسی 50,000 بەرمیل لەوت نییە چی لێ دێ 50,000 بەرمیل و جەنابە باشتر بزانی وانێت 50,000 بەرمیل چی لێ دێ ێ باشە هەردوو بەرمیلە و دەبە و ماڵە خەڵکە فەقیر و هەژاری کە پێڵی دەنگم پێ بدە اینجا هەر چەند بێمنەت بوون لە میلەتە ئەبێ میلەتە تۆزێ واعی بێ یعنی تۆ ڕۆیسە سەرەتای وەرزی سەرمایە کاتی دەنگدانە ئەو خەڵکە پێویستی بە نەوتە هەر بەرمیلێ نەوتی نادات ئێستا ئەم حکومەتە ناتوانێت ماڵی بەرمیلێ نەوت مام داتێ بنزینیشی گران کرد ئەو بنزینیشی گرت باش هەر ماڵی بەرمیلێ نەوتی بدەرێ باش نەبێت دەنگێک بێ بەس ئەزانێ ئەو خەڵکە چۆن سوار سەری ئەم خەڵکە بووە ئەزانێ ئەم خەڵکە چۆن بۆی ئەوە بووە بۆیە بەرمیلە نەوتەکەیشی ناداتی موچەی مانگی هەشتیش ئەوە نازانی ئەیدایان نا ئەوە نۆ دە ئەوانە مەبەسم ئەوەیە یعنی خەڵکێکی موسڵمانە بێ زۆر چاوکراوە بێ دز دروست نییە دەنگی پێ بدێ ئەم دەسەڵاتداری حکوومەتی هەرێم ئەگەر ئێستا بێ بڵێ حکم بە قورئان و سونەتەکەم یعنی موسڵمان بێ کە تا ئێستا گومان لە مان بوونەکەی ڕەنگە هەر موسڵمانیش نەبێ واز لە نیفاقەکەیشی بێنێ و منافقێتی کایکال ئەڵێ لە هەموو کەس موسڵمانتر و لە مزگەوت نییە ئەمجار ڕازگۆیش بێ لەگەڵ خەڵکە بەس تاواز لە دزینێنێ تا مافی ئەو میلەتە هەمووی نەداتەوە دروست نییە دەنگی پێ بدێ شتێکت باسکە زۆر وردو مامۆستا جاریا لە ناوی کێک لەو لیستانەیە مامۆستایەکی ئاینی کەسێکی کۆمەڵایەتی باش لیستەکە هێناوێتی بووی دەنگی پێکۆکاتەوە لەوانەیە کەسەکە خۆی کەسێکی باش بێ بێگومان بەڵام خەڵکە دەنگەدا پێشەوەی دەنگدا بەم کەسە ئەبێ دەنگ بدا بە لیستەکە مەرجە ئەنج بێت دەنگ با بوو لەوانە ئەوش دەرنەچێ کابێت دەنگەکەی بۆ لیستە ئەلمانەکە چووکە تۆ باسە کرد ئەبێ ئاگاشمان لەوە بێ لە عشیرەتەکەمان خزمەکەمان چێ کەسێ خۆی هەڵبژارد لەبەرەوەی ئەم کەسە کەسی باشە نا تۆ پێشەوەی دەنگ بی بوو ئەبێ دەنگ بی بە لیستەکە کابێ هەر دروست نییە بەڵێ تاقیکردنەوەکە قورسە تاقیکردنەوەی دەنگدان بۆیە من بە شەرعی نازانم تۆ بیدەی بەلای کۆمەڵێک ڕسمە کە ئەوە لە کۆڕ و محاضرە و تاریش هاوتمە دروست نیە بڵێ ئێمانە هەموو درۆکەن ئێستا خەڵکی لە ناو ئەلمانیا زۆر دەمپاکە زۆر دەستپاکە زۆر بەمەوەقیفە زۆر ڕەنگ بێ پیاوی چاوێ زۆر لە من و تۆ ڕەنگی خێرومەندتۆتر بێ لە زۆر ڕۆوانە بەس ئەمە لەسەر لیستێکی عەلم ئەو مشکلەکەیە خۆ ئەمە دواتر ناتوانێت دیفاع لە ئیسلام و مقدساتی دین و ئەوانە بکە بۆیە وەکو ئەو کاتە وەکو لیستەکە ئەمە وەکو قیامەتی دروست نییە دەنگی پێ بدەم ئەوانە بە تایبەتی خزم و ئەوانە بێ یعنی ئەلێرە عقیدە ولا ئەو بەڕای ئینسان دەرەکەوێت من ئامۆزاکەم خۆی هەڵبژاردووە و ئەلمانیا تەلەفۆنم بۆ کاڵێ دەنگم پێ بەوانە ئەگەر چی ئینسان ئەگەر ئیمانی ونە بتەوە بێت جورئەت ناکات تەلەفۆن بۆ بکا بڵێ دەنگم پێ بدە چکە ئەبێت تۆ
تەلەفۆن بۆ ئەوکەی بڵێ کاکە تۆ چی و کردووە چۆن خۆت کاندی دەگەی بۆ حیزبێکی علمانی ئەسڵەکە وایە ئەبێ موسڵمان و نەقەوی بێ خزمێکی خۆی کاندید کرد بۆ حیزبێکی علمانی پێ بڵێ نەک ئەوەنە زەعیف بم خزمەکەم بێ بۆ ماڵم تەکلیف لە من کا دەنگ بە علمانی بدەم 25 ساڵیش بێ لە مزگەوت بم یا 25 ساڵی بە ڕیشم هەبێ ئەوە زەعیفی خەڵکی موسڵمانە نابێ ئینسانی موسڵمانەوە نە زەعیف و لاوت بەس فیتنەیەکە و خۆی پەروەردگار تاقیمانەکاتەوە گرنگە ئینسان تایە دەرچێ بەڵێ مامۆستا زۆر کەزەن لەوانەیە مسلمان بێ نوێژکەر بێ ئەنی کەسی باش بێ بەس بە جۆر لە جۆرەکان درۆیەکی تیا بکە بۆ نمونە لە دەستگایەکی ئەمنیە لە شوێنێکە ئەڵێ زەختی لێکەنەوە دەنگ بە فلانە لایەن بە فلانە کەس ئەڵێ باشە بەسەر چاو بەڵام یێتە سەرینەکە دەنگ نایە ئەمە گوناهبار نابێت یاخود ئەنی ئەم مەسەلەن درۆیی کرد بێیان ئەم شتێک کرد بە درۆی خیانەت بێ حسابە مەبەستی باشە طبعا ئیکراه یعنی زۆرکردن زۆر جار کۆمەڵێک وەکاڵێک کار ئاسانیەکە زۆر لێکردن لە شەرعا هەندێک زۆر لێکردنی هەمووینە هەندێک زۆر لێکردن ڕێگەتە دەن کوفریشکەی هەندێک زۆر لێکرد لە سەردەمی ئیمامی مالیکە ڕەحمەتی خوای لێبێ خەلیفەی عەباسیەکان هەندێک شتیانە کرد بە زۆر بە خەڵک تەلاقیانەدا یعنی تەلاق بخۆ کە ئەمە مۆعەزەم لە پەرلەمانەکانی پێشا هەبێ لە هەڵبژاردنەکانی ئیمامی مالیک فەرمووی تەلاقتان ناکەوێ ئەمە حاڵەتی وامانەیە ئێمە دەیان گەنج و کوڕ جوانی مسلمانی نوێش خوێنمانێ حەز ناکات دەنگ بەم حیزب علمانیانە دەچ خۆی ئەزانێ لە ناوێتی لە ئەڵەمە لە تۆ باشتر ئەیان ناسم ئەزانێت چیەکەن و چی ناکەن اینجا ئەمە زۆری لێەکەن ئایا لە حاڵەتی وایە چی بکە ئەمە لە بینی ئەوەیە کە ناڕاستێک بڵێ پێی خۆش نییە لە دڵەوە لە بینی ئەوەیە دەنگ بە خەڵکێکی خراپدا کە تاوانەکەی زۆر زیاترە لە شەرعا ئەگەر ئینسان لە بینی دوو تاوانە بوو کامیان زەرەری کەمتر ئەویان هەڵبژێ يعني ئەو کاتە ناچار ارتكاب أخف الضررين هەیە ئەمەیان زەرەر و زیانەکەی کەمترە یا دەنگ بەو نادا یا شەط بێکایە دەنگ بە خەڵکێکی باشەدا ئەبێ بەو شێوازە بکانە بێگومان ئێستا هەبوو وتێتی وەڵام من دەنگتان پێ نایامیان ئەوە ناکەم لەولاوە لەو پیشەی کە هەی بووە لە دەستی یاوە ینی نمونەی واشەیە بەڵێ ینی بەرهەڵستی کردووە بە ئاشکرا وتێتی وەڵام من دەنگتان پێ نایان بوون من دواتر لە شوێنێکی دیکەوە ئەو ینی مەبەستم بۆی کە ئەو پیشەکەی لە دەستنایە ئیشەکەی لە دەستنایە ئەتوانێت ئەگەر حاڵەتی وا هەبێ بەڵام هەندێک جار هەر وەک بڵێ چاوبەستکردنی ئەو خەڵکەیە جاری وایە ئەو شتانە هەر نییە شتەکە بەڵام دواتر ئەم کەسە موسڵمانە بە تایبەتی ئەگەر موسڵمان بێ و حەز ناکات دەنگ بێ بیرێک لەوە بکاتەوە باشە من تاکەی ئەم کۆیلایەتیە قبول بکەم یعنی ئەمە موهیمە بۆ ئینسانی موسڵمان نە دەنگدانی ئێتۆمێ لەم لاوەی دیعای دیموکراتیەکەین دەنگدان خۆی لە بەشەکە لە دیموکراتی ئەگەرچی قسە زۆرە لەسەر دیموکراتی لەولا تۆڵی دیموکراتی و لەولا زۆر لە خەڵکەکەی دەنگە پێ بدا ئەمانە ئەمە یعنی چی ئەمانە هەموو پێتەڵێ ئینسان ئاگادار بێ مەڵێ مامۆستا پرسیاری کاکدانێکی زۆر دروستوە جی و بەڵام ئێستا وای لاتۆ خەڵک چاوکراوە بووە لە دەستگا ئەمنیەکانەیە کابرا بۆ مدیری مەکتەبەکەی یەکێ لەم دوو حیزبە دەسەڵاتدارە تاعینی کردو لە شوێنێک ڕسمەکەشی بۆ گرێ دەنگیشم پێیاوی بەڵام دوای ئەو وەرەقەی شەڵ بکە وەرەقەی کەورە دەنگیا بە لایەنێکی تیا بە کەسێکی تر و ئەوانێرێتەوە بۆ بەرپرسەکە یا بۆ کۆمیتەکەی بۆ لەقەکەی بۆی ینی بڵێ من دەنگم پێداون بێگومانە بێ فێڵ لە فێڵ باسکەی با سەبابینە سەر بابەتێکی دیکە ئێمە جیاوازی بکەین لە نێوان ئافرەت و پیا و لە کاندید بوونە یان پێوەری دەستپاکی و زانینەکە ئەمە یەک دووەم هەلە ناو کاندیدە ئیسلامیەکانە دیسانەوە خزمی خۆمە عشیرەتەکەی ئێمە خەڵکی ناوچەی ئێمە ئەمانە دەورە بینێ یان ئەهلبوون و دەستپاکی دەورە بینێ لە ناو ئەوانی شەتەنانە بێگومان ئێمە لای ئێمە موسڵمان ئەوە ناخوا بەسێن بڵێم ئەمە عشیرەتەکەمە و بنەماڵەکەمە و خزمە لە ناو موسڵمانەکەی خۆشتایانی ڕاست بۆیە ئەگەڕی کامە باشتر و چاکتر ئەوەیان دەست نیشانەکەی و بێگومانی لەوە بەڵام ئیزانم ئەم کەسە بۆ منتیقەکەی من ئیسپادەی زیاترە و لە ناو خۆمایە و لەگەڵ خۆمایە ئەو حتمەن بێگومان ئەو کاتە خاڵەکانی بە قوترە بێ ئەڵێ خاڵەکانی زیاترە ئەو کاتە خاڵەکانی زیاترە بێ بەڵام بە شێوە گشتیەکە پێوەرە ئاساسیەکان نابێ فەرامۆشکرێ لە مەسەلەی دەنگدان چێ جۆرێکە لە شایەتی ئەڵێ دەنگدان جۆرێکە لە شایەتی بەڵێ شایەتیش بە تاکید بەڵێ وەڵام منیش کاتەکە تەواو بۆژینە قسەی کە هەبوو بەڵام زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخواست کە لەم دەرفەتە لەگەڵمانە بوویت خی گەورە بتان پارێز سپاس بۆ جەناب دووبارە بەخێر جەزاکم الله